دموکراسی تو دەنگ مەکە دنیات بەدەنگ ڕەنگ کردووە لە ژێر کارخانەی چەکسازی لەوێ منداڵ خەوتووە سەرۆکەکان هیچێ مەڵێن ئێوە دنیاتان خواردووە لە بن گرمەی پوتینەوە لەوێ منداڵی خەوتووە دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵی دای بڕشتایانە چەک نەدین نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوانی زەحمەدا لەوێ منداڵی خەوتووە ترین قسەی دنیا باسی دمۆکراسیەکان جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە بێتامترین قسەی دنیا باسی دمۆکراسیەکان جەنگی هێز و دەنگی بومبێ خەونی منداڵی کوشتووە دیندارەکان دەنگی مەکەن دینی باشتان فرۆشتووە لە بین شەڕی خوداکاندا لەوێ منداڵی خەوتووە بریا پلانی ئەم دنیا منداڵێک دای بڕشتایانە چەک نەدی نە هالیوود هیچ نەخشێکی تێنەبوایە خەجاڵەت ناکێشی دنیا ئەڵەی ئینسانیەت مردووە سیاسەتوان